جەزای خێرتان بە ئیشا سەرکەوتووە دەستە خۆش بێ وا خێرتان بنووسی ئیشالە بەردەوام دەبن لەو شتەشە. وا خێرتان بنووسی یا ڕەبی. وا لێمان ببوورید ئەمەش لە بە خاتری خوای گەورە و هاتین ئێوە لێی دەبورین بە چاوان. دەرفەتی خێر و چاکە دەرفەتی دەوڵەمەندکردنی مرۆڤبوونی خۆمانە با لە دەستی نەدەی لە ئادەمەوە تا خاتەم چاکە بە کڕۆکی ژیانی بەشەری دەزانن. گۆڕستان شوێنی ئەبەدی هەمومان ئاخۆ دەبێت چەندیان چاوەڕوانی دەرفەتێک ببێتن دڵی کەسێک ئاشتکەنەوە بەڵام دەرفەتیان نەبوو ماڵ ئاوایی یەکجاریان لێکردی. لەم مانگە پیرۆزە و لەم بەرنامەیەدا هەوڵماندا دڵەکان بە یەکدی شاد بکەینەوە. هەبوون دڵیان کراوە بوو لێبوردە بوون، هەش بوو دڵیان وەکو بەرد ڕق بوو. حەزەکەمەوە بڵێم براکە تامەزرۆ بوو بتبینێ بەڕاستی. هەیە دڵت بشوێنێ چۆن لێ خۆشەوی ئەگەر لە عایلەی خۆشت بێ و گەر بێگانەش ئێستا کاتێتی دەرفەتت لە بەردەمە بڕۆن دەست لە مل یەکتری بکەن تاوەکو خودا لە خۆتان ڕازی بکەن. حاجی قادری کۆیی دەڵێت مەرگ و ژین مسلی سێبەر و تاوە ئەوەی باقی بمێنێ هەر ناوە. نایبەخشی دەوەرە تۆقیش لەگەڵا بکەم من دەریان ناکەم لەسەر وعد بێ هیواداری هەر جگایەک بنبێنە لای تۆ. زۆر سپاس. ئێمەش بەردەوام دەبین لە هەنگاوی چاکە.